لە ساڵانی ڕابردوودا بەهۆی قەیرانی داراییەوە لە قەزای کفری 27 پرۆژە ڕاگیرا بوون، بەڵام تەنیا 10 پرۆژە لەو پرۆژانە خراونەتەوە کار و تەواو بوون. لە ئێستاشدا کارکردن لە 8 پرۆژە دەستی پێکردوێتەوە و 9 پرۆژەش ماوەیەکی زۆرە ڕاگیراون کە بەشێک لەو پرۆژانە لە ساڵانی 2011 و 2012دا بڕیاری دروستکردنی دراوە. دەرە قەیرانی دارایی کاریگەری زۆری کردە سەر وەستانی پرۆژەکان و جگە لەوەیش دوایەوە کە حکومەتی عێراقی بودجە و موچەی فەرمانبەرانی هەرێمی کوردستانی ڕاگرت و شەڕی داعش و هاتنی شەپۆلێکی زۆری ئاوارەکان بۆ کوردستان و دابەزینی نرخی نەوت کاریگەری سلبی کردە سەر هەموو پرۆژەکان ڕاگیران و ئێمەش وەکو هەموو شار و شارۆچکەکان سەرجەم ئەو پرۆژانەی کە لە ساڵی 2012 و 2013 خراببوونە بواری جێبەجێکردنەوە پرۆژەکان ڕاگیران. کۆی ئەو پرۆژانەی کە ڕاگیرابوون 27 پرۆژە بوون لە پرۆژەی گەورە و مامناوەند و بچووک کە بە بڕی زیاتر لە 120 میلیارد دینار پرۆژە لە جێبەجێکردنا بوو ئەو کاتە. هاوڵاتیان و چین و توێژەکانی قەزای کفری لە ڕێگەی دەستەیەکەوە کە ئەنجومەنی کفری کۆمەڵی ئیسلامی سەرپەرشتی دەکات کۆمەڵێک داواکاریان بە لایەنە پەیوەندیدارەکان گەیاندووە و جگە لە دابینکردنی خزمەتگوزاریەکان داوای بوژانەوەی زیاتری قەزای کفری دەکەن، هەروەک دابینکردنی هەلی کار بۆ گەنجانی سنوورەکە و ئاسانکاری بۆ کاری وەبەرهێنان بە مەبەستی پەرەدان بە سێکتەرە جیاوازەکانی قەزاکەیان لە پێشینەی داواکانیانە. دەستەی پاڵپشتی لە شاری کفری هەوڵماندا بەڕاستی بۆ ئەوەی کەوا هەلی کار بۆ گەنجەکانمان لە شاری کفری دروستکەین، ئەویش بە چەند قۆناغی یەکەم بتوانین وەبەرهێن پەیداکەین لە شاری کفری کۆمەڵی مەشاریعی استراتیجی بکە بۆ شارەکەمان کەوا هەلی کار دروستەکە بۆ گەنجەکانمان، پاشان کۆمەڵی بەرەبەرایەتی هەیە کە پێویستە لە شاری کفریە هەبێ بۆی کەوا خەڵک معاملاتی بێتە کفری ئەویش هەلێکی کاری دروستەکە لە شاری کفریە. و ئێمە بەڕاستی ئەم کۆمەڵە داواکاریانمان گەیاندوێتە ئیدارەی گەرمیان و ئیداری گەرمیانش خۆیان لە ڕێگی خۆیانەوە ئەیگەێنە سەرەوە بە سوپاسەوە و ئێمە وەکو دەستە بەڕاستی هەموو لایەنەکان و هەموو چینی توێژەکانی تایە و بە یەک دەست بە یەک تیم بە یەک هەنگاو کارەکەین بەڕاستی بۆی کەوا جارێکی تر شاری کفری پەراوێز نەخرێ و شاری کفری ببێتە شارێکی بەڕاستی ئەوەی کەوا هەلی کاری تیا دروست بکرێ و خەڵک لە شارەکانی تر بەڕاستی بێتە شاری کفری هەلی کاری بۆ برەخسێ نەک لە شاری کفری کۆچ بکە بۆ شارەکانی تر. بۆیە ئەم شارە کێشەی هەیە. چالاکێکی مەدەنیش پێی وایە سەرفکردنی پارەی شیرینی نەوت ناڕوونیەکی زۆری تێدایە و بە شێوەیەکی ڕێک و پێک بەکار ناهێنرێت، نەشتوانراوە سوود لەو پارەیە وەربگیرێت بە مەبەستی خستنەوەکاری پرۆژەکان. دیارە شاری کفری یەکێکە لەو شارانەی کە بە نەزەری ئێمە لە چوارچێوە پرۆژانێکی بۆ کراوە دواخراوەیەکێک لە گرنگەکان کە ئێمە بڕوامان وایە بە جۆرێک لە جۆرەکان غەدرە بەرامبەر کفری ئەوەیە کە لە ساڵانی ڕابردووە بودجەی پەرەپێدان بۆ کفری سەرف نەکراوە، بودجەی کاندانە لە شیرینی نەوت کە ناوێکی دیاری نەکراوە هەرجاری بە نازناوێک، ئەمە بووە بەشێک لە عەرقەلە بۆ جێبەجێکردنی پرۆژەکان. لایەنێکی تر لەوەی کە ئێمە پێمان وایە بیداری گەرمیان تاوەکوێستا پارێزگان نییە لە چوارچێوەی ئیدارەیەکە ئەکرێت لە هەندێک بەڕێوەبەرایەتیان لەم شارە سوود و بینیە بۆ بوژانەوەی بەڵام بەداخەوە نەیکردووە. قەزای کفری لەگەڵ مێژووە دێرینەکەی خاوەنی سامانێکی سروشتی دەوڵەمەندە بەنەوت کە خۆی لە سێ بیرە نەوتدا دەبینێتەوە، بەڵام لە کۆی 27 پرۆژە لە ماوەی ڕابردوودا لە قەزای کفری تەنیا 6 پرۆژە بە بودجەی پترۆدۆلار خراوەتە گەڕ، لەوانەش تەنیا 2 پرۆژەیان تەواو بوون و یەکێکیان لە قۆناغی کارکردندایە و دوانی تریشیان لە ئێستادا کاری تێدا ناکرێت. هاوکات بەشێک لە پرۆژەکان 9 ساڵ بەسەر دەست بەکاربوون تێیاندا تێدەپەڕێت و تا ئێستا بە ئەنجام نەگەێنراون. ئەمەش نیگەرانی لای چین و توێژەکانی قەزاکە دروست کردووە بە جۆرێک حکوومەت و ئیدارەی ناوچەکە بە هۆکاری پشتگوێخستنیان دەزانن. هاوار محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، قەزای کفری.